مناڵەکەشم سەیری کارتی نیشتیمانەکەی کرد 4 ساڵە زۆر بەتاقەت بووی وی دایکە بۆ ئاڵای کوردستانی لەسەر نییە. وەڵا پەیامم بۆ هەموو کوردێک هەیە کە ڕۆژی ئاڵا ینی پیرۆزێکە لە پیرۆزیەکانی وڵات ئەمە ڕۆژێکی پیرۆزە هەرچەند لە لای من هەموو ڕۆژێک و هەموو ساتێک ڕۆژی ئاڵا و خۆشەویستی بۆ ئاڵا بۆ نیشتیمانە. ڕۆژێکی زۆر خۆشە لەلام وەکو مناسبەیەکی زۆر تایبەتە لەلام. هەرچەند بۆ من هیچ فەرق ناکە هەموو ڕۆژە لای من ڕۆژی ئاڵایە ڕۆژێکی زۆر پیرۆزە و ئەبێ ئێمە مناڵەکانیشمان وا فێرکەین کە زۆر گرنگی بە ئاڵا بن و بەم یادە پیرۆزانە بدەن. چۆن بوو بڕیارەدا پۆشاکەش ئاڵای کوردستانی لەسەر بێت؟ وەڵایی من هەر خۆم زۆر حەزم لەوەیە ینی گرنگی بە هەموو بۆ نەتەوەیەکان بم هەر بەڕاستی ینی یەکێکە ئەمە ئەگەر ینی زۆربەی حەزەکەم زۆربەی ینی جلوبەرگەکانیشم هەر مۆرکی نەتەوەیان پێوە بێ بەڵێ و بە تایبەتیش ئاڵاکەمان. وای من هەموو ساڵە بۆ مناسبەی ڕۆژی ئاڵا من جلی ئاڵای کوردستانەکەم. بەڵێ ئەوە چکێکم زۆر مناسبەیەکی پیرۆزە لەلام گرنگی زۆر پێ ئەدەم بۆ مناسبەیە. وەڵای بەنایران و دژمنانی کورد دەڵێم ئەبێ بەو ئاواتەوە سەر بنێنەوە کە ڕۆژە لە ڕۆژان ئاڵای ئێمە بێتە خوارەوە. ئینشاءڵڵا ئێمە بین بە دەوڵەتیش و ئاڵاکەمان هەر بەرز و شەکاوە بێ ئەو خەونیان قەت نایەتە دی ئینشاءڵڵا. لەبەرەوەی من ئێستا من مناڵەکەشم سەیری کارتی نیشتیمانەکەی کرد 4 ساڵە زۆر بەتاقەت بووی وی دایکە بۆ ئاڵای کوردستانی لەسەر نییە. ینی هەر بەڕاستی زۆر بۆ خەمم خوارد کە ئەو مناڵم بۆ تەمەنەوە ئەو خەمەی هەیە لە ئێستاە.